کەوابوو ئێمە ئومەتەکەمان مردووە، ئومەتەکەمان مردوو بەو سیفەتەیکە نە ئومەتێکین، نە عەقائیدین، نە کۆمەڵکارین، نە پەیامێکمان پێیە، نە ئەشتوانین بە دەوری پەیامەکەمانە وزە ورێ خۆمان بەگەڕخین تا نان و ئەمان بۆ خۆمان تەئمینکەین بە دەور و بەرەکەشمان بڵێن ئەوە نان و ئەمان. بۆیە ئەو کاتێک کە ڕۆژنامەی قەومیەکانی کورد کوردایەتیەوهانانیان نووسی وەڵا عەرەبەکانی باشوور هەقە ئەزمموی فیدرالیزمەکەی کوردستان بجۆزنەوە بۆ جنوب. بەخوا چاکتان بارتان ماشەڵا سەنگین بوو، خەڵگاوڕی لێدانەوە سەیرەکەن 15,000 پێشمەرگیان نردووە، 3,000 جارە بەس بۆ شارع فەڵەستین لەبەر خاتری جەلال تاڵەبانی، 3,000 تر بۆ مەقبەرەتە شوهەدا لە کەربەلا. ئەو پەیامەی هەڵتان گرتە بوو چی بوو؟ جەلال تاڵەبانی بۆی وەکو عارە بەڵێ ضەحک على الذقون بۆی پێمان پێ بکەن بە عەقڵمان ڕابێرێ. ئەیوو ئەنجا خۆ مەلیک مەحموودیش سوپای کوردی نارد بۆ بەسرە دژ بە ئینگلیز. تۆ نردوتە بۆ پاراستنی ئینگلیز، بالمناسبە ئینگلیز هەر لێەوە داخل بۆ، بەریتانیا هەر لە ساڵی 2003 هەر لە بەسرەوە داخل بۆ، مانیش لە جاتی مەلیک مەحموود ناردی بۆ محارەبە، ئەمان ناردێن بۆ پاراستنیەوە. ئێوە پێویستە قەناعەت بەوە بکەن کە ئێوە ئومەتێکی مردوون، پێویستە بینەوە سەر شۆڕشکردن بۆ زیندوو بوونەوە.